ئێمە گەرسێکین بۆ هەر دەستەواژەیەک بەرامبەر کە بە مرۆڤ بەکارهێنرێت ئەگەر دەستەواژەکە لە چوارچێوەیەکی ناخۆشە بێت یان کەسێکی پێ بریندار بێت کەواتە ئەو دەستەواژەیە ئامانجێکی لە پشتە. زۆر کاتوا سێرەکرێت کەم ئامانجە بۆ پێکەنین بەکارهێن یان دەستەواژەیە بۆ بەکارهێنرێت کە گاڵتە ئامێز بێت، بەڵام بە پێچەوانەوە سێرەکەی هیچ شتێک لەم دنیاە کە ئەکرێت هەتا ئەگەر وشەیەکیش بێت بێ ئامانج نییە. ئەکرێت شتێکی تری لە پشتەوە بێت کە ئەو ڕێوڕە و فکریەیە کە چەندەها ساڵە دەسەڵاتی پیا و سالاری بۆ ژنان بەکاری ئەهێنێت یاخود بەرامبەر بە ژن هەیەی وەکو فکری پیا و سالاری بۆ ئەوەی کە دەستەواژەیە کە وەکو زەعیف یاخود وەکو بچووکردنەوەی ژن بەرامبەر بە ژن بەکارهێنرێت ئەمەش هەرەگەڕێتەوە بۆ فکری پیا و سالاری. بۆچی ئەم دەستەواژانەی بەکارهێناوە لەبەرەوەیە بەردەوام ژن لە چوارچێوەیە کە بهێڵێتەوانێکە و چوارچێوەیە ئەگەر هەنگاوێک بنە دەستەواژەیەکی بۆ دیاری کردووە بۆ نابینین ئەگەر ژن بەدڵنگی بەرز پێکەنێمە گونجاو نییە بۆ لەبەرۆڵە ژنی شەرمن شارەیەکە هێنێ پیاوی شەرمن شانەیەکە هێنێکەواتە ژن ئەبێت شەرمن بێت ژن ئەبێت ئەڵەنچی گوناحە زەعیفەیە کە تۆ پێتەڵەن زەعیفەی ئەگەر چی باوەڕیشت بە خۆت هەبێ زۆر کات ڕوبەڕووی ئەوە بیتوانیان نەزانیت سەرچاوی ئەم وشەیە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی بەرامبەر بە ئێمە بەکاری هێنن ئەوە خۆت هەستەکەی کە زەعیفەیەک لە تۆیا دروستە بێت. ئامانجی گشتی بەکارهێنانی ئەم دەستەواژانە بۆ ئەوەیە کە ژنان ڕاگرن ژنان خۆیان بە بچووک ببینن و ژناو هەنگاو نەنن بەرەو پێشەوە ئەگەر چی وەکو خۆشت ئاماژەت پێە کە هەنگاو و کەمێک پێشکەوتن هەیە ئەکرێت لە بەکارهێنانەکە ئێستا لە خێزانەوە دەستێکم لە خێزانێکا بەکارنیات بەڵام بەردەوام ئێمە کۆمەلگە ڕووەگشتیەکەی ئەبینین زۆرینە باسەکەین ئەو زۆرینەی کە هەیە بەداخەوە تاکو ێستا لە کۆمەلگەی ئێمە ئەم دەستەواژانە بوونیان هەیە ئەویش بەهۆی چێوە پێشکەوتنەکانی ئێمە زیاتر ڕووکەشین و لەسەر ئاستی فکری ئێمە بەرەو پێشەوە نەچوین. مرۆڤێک کە تاکو باوەڕی بەوە نەبێت کە ئازادی ژنبوونی هەیە و ژن دەبێت ئازاد بێت ئازادی لەو چوارچێوەیە ناکە لە ئێستادا لە کۆمەلگەی باشووری کوردستاندا لە کۆمەلگەی ئێمە کردوانەتە بازنەیە کەوانەیە لەگە ڕێزماڵەن ئازادی خۆ بەڕەڵایەتی نییە ینی بەرتەسکیان کردوەوە هەتا وشەی ئازادی بۆ ژنیش کەوکو بەڕەڵایەتی ببینرە دەگەر ژن داوای ئازادی بکات بۆ لە بەروی پێناسەیەکی وایان بۆ ئازادی کردووە کەستەکەن بەرتەسکیان کردوەوە لەوەی لە جلو بەرگ و چوونە بازاڕ و چوونە دەرەوە ئەوانەیە بێت یعنی هەتا پێناسی ئازادیشیان بەو شێوەیە کردووە کە بەرتەسک ببێتەوانێ بۆیە وشەکان کە بەکاری هێنن بەرامبەر بە ژنان هەر لەو چوارچێوەیە کاسی ئینسان یاخوداسی مرۆڤ ئێمە تاکو ئێستا لە ڕووی فکریەوە بۆ شێوەیە پێش نەکەوتووە کە باوەڕی بەواتە ڕاستەقینەکەی ئازادی ژن هەبێت تاکو بتوانێت دەستەواژانە لە فکری فڕێبات ئەگەر گوێشی لێ بەبی بیستێ بتوانێت قسە بۆ کەسە بکاتەوە کەسی بەرامبەری تێبگێنێت کە بەکاری هێنێت. بۆ تێگەیشتن لە هەر شتێک لە هەر بابەتێک گۆ لەم دەستەواژانی کە بەرامبەر بە ژنان بەکارهێنرێت ئێمە پێویستوان بە پەروەردەی مرۆڤەکان خۆیەتی جوان پەروەردە جیاوازی نیە ئەگەر ڕەگەزی مێ بێ ئەگەر ڕەگەزی نێر بێت پەروەردە و تێگەیشتن پێویستە کات ئێمە لە مناڵیەوە ئەو پەروەردەیە وەربگرین کە پەروەردەی تەندروستەوە ئەوە لە فکری ئێمەیان نەمێنێت کە جیاوازی کە ڕەگەزی لە نێوان من و براکەمان هەیە بەڵام بەداخەوە کاتێک سیرەکەین لە پەروەردەی ئێمەیە ئەم شتە بوونی نییە یاخود نایبینین یاخود گەورە شەبی هەستەکەی تۆ لەگەڵ براکەتە هەر جیاوازیت کاتێکیش ژیانی هاوسەرگیری پێکێنی ژنە قبولکراوەکەی کۆمەلگا کامەیە ئەوەی کە بە قسەی مێردەکەی کە ئەوەی زۆر باش خزمەتی هاوسەرەکەی کە لە کاتێکە ژیانێکەیە پێوترێت ژیانی هاوبەش دەکرێت چۆن ژنەکان ئێستا لە دەرەوە کارەکەن پیاوەکانیش لە ناو ماڵا کار بکەن بۆ لەبەرەوە گەر لە ڕۆ داراییەکەەوە یا لە ڕۆ ئابوووریەکەەوە پێکەوە هاوبەش بن کەواتە بێ لە کاری ناوماڵەکەشا پێکەوە هاوبەش بن ئەم یەکسانی کاتێک لە ناو خێزانە دروستە بێت لە پەروەردەیە من کە بچووکم مناڵم ئەی بینم لە نێوان دایک و باوکمانە کەواتە تاوا من باوەڕ بەواکەم ئەو بەچاوی خۆمە بینم لە ژیانی پراکتیکیمە کە دایکمەوە تا ئەمەیە کەواتە منیش ئەوە ئەبم بەڵام ئێمە کاتێک ئەمە نبینیا بەردەوام لە دایکمانەوە لە کەسە نزیکەکانمانەوە گوێبیستی و شەیابین کە تۆ بێت هەر زەعیفەیت و دایمەوە بە بۆ هاوسەرەکەت و پیاوێک لە دەرەوە بینی ژنە قبولکراوەکەی کۆمەڵگە گەرێسەش سێرکەی ژنێکە کە بەناو کۆمەڵە پیاوە بڕوا سەری دابخە بۆ لەبەرەوەی ژنە شەرمنەکەی ژنە ڕێک و پێکەکەی ئەو ژنەیەکە پەروەردەی ئێمە وامان پێڵێ پیاوەکان چاوی خۆیان ناگرن واتە هەموو کۆنتترۆلەکانە بێژن کۆنتترۆلی خۆی بکە ژن خۆی داپۆشێژن لەبەرەوەی چاوی پیاوەکان گوناحبار نەبن تاوانبار نەبن
ئێمە ببینە هۆکار یان نەبینە هۆکار بۆی کە ئەوان تاوانبار بن ئەوان گوناحبار بن ئەبێ ئێمە باجەکەی بین. هەموو پشتەکان لەو پەروەردەیەوە هاتووە بۆ ئەم دەستەواژانەش کاتێک بەکارهێنرێت ئەگەڕێتەوە واسی هۆشیاری ئەو کەسانەی کە بەکاری هێنن. کاتێ پەروەردەکە وایە باشە کەواتە هەڵی من لەکوێیە ئەگەر من بمەوێت ئەمە دواز لێبێنم پێویستە کات و دەستنیشانی بکەی و شتانە خۆت پەروەردە بکەیت تا بتوانی من وەکو خۆم بەرامبەر خۆم سەرەتا و بەرامبەر هاوڕێکەم بەرامبەر خوشکەکەم بەرامبەر ژنێکی تری ئەم کۆمەڵگایە ئەو دەستەواژەیە بەکار نەهێنم و ئەم هەموو ئەم دەستەواژانە بکەینە دەستەواژەی هاندەر و دەستەواژەی تێگەیشتن بۆی کە ژنان زیاتر بەرەو پێش بڕۆن و ژنان گەشە بکەن نەکو هەر لە قسەکردنیشمانە بە وشەی بێتام بە قسەی ناخۆش بە دەستەواژەی کە تۆ زەعیفەی کە تۆ لاوازی کە تۆ زۆر کات بۆی ژن وای لێ بکەن عەقڵی بەکار نەهێنێ خۆت بیر نەکاتەوانێ من داوای لێبوردن هەر ژنێکەکەم کام دەستەواژەیە بەکارێنم بەڵام بیستومە و ئێستش ئەی بیستم لە کۆمەڵگە ئەڵێن عەقڵی ژن لە ئەژنۆی سەر نەکەوتووە بۆچی ئەمە بەرامبەر بە من بەکارەهێنن لە کاتێکا لە ڕووی ئەوەی مێشکی من بیرکردنەوەی من هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ تۆە کەواتە مەگەر بۆ ڕێگریکردن یاخود بۆ بچووکردنەوە کەمکردنەوەی ژن بەکارنەیات بۆچی بەکارێت لە کاتێکە ئەمە نمونە سەرکەوتووەکانی ئەم کۆمەڵگەیە ئەبین نمونە سەرکەوتوەکانی کۆمەڵگەی جیهانە بینین کە ژنان چۆن پێشەنگایەتیەکەن ژنان چۆن وەکو چرایەکن چۆن هەنگاوی گەورە ئەنێن چۆن ئەگەرچی زوڵم و زەحمەتی و قورسی و دەستەواژەی ناخۆش بۆ ئەوان هەیە بەڵام ئەوان بەردەوامن لە هەنگاوەکانیان ڕوبەڕوو ئەبنەوانێ سەرەکەون پەیامی من ئەوەیە بۆ هەر ژنێک ئەگەر لە خێزانەکەمانە وا پەروەردە نەکرابین تکایە با خۆمان ئەو دەستەواژانە بەرامبەر بە یەکتر بەکارنێنین و کاتێکیش بەرامبەرمان بەکارەهێنرێت بە هیچ شێوەیە قبوڵی نەکەین چونکە توندوتیژی هەر ئەوە نییە پەلامارت بن لێت بن دەم و چاوتشین بکەنەوە قۆڵ و قاچت بشکێنن بەڵکو هەر وشەیە کە بە ئێمە ئەوترێت بۆ کەمکردنەوەمان بۆ بچووکردنەوەمان توندوتیژیە و ڕێگریە و بربەستە لەوەی کە ئێمە زیاتر گەشە بکەین گەورە ببین بە تایبەت لە ئاستی فکریەوە